کۆنسوڵی ئەڵمانیا لە سلێمانی بۆ لای سەرۆکی پەرلەمان هێمن مەحموود ڕاستەوخۆ لەگەڵمانە پامنێرمان. هێمن نوێترین زانیاریەکان لەسەر سەردانەکەی کۆنسوڵی ئەڵمانیا بۆ سلێمانی بۆ لای سەرۆکی پەرلەمان چییە و لە سەردانەکەیدا ئامانج لێ چییە بێت یاخود بۆچی سەردانی سەرۆکی پەرلەمان دەکات؟ بەڵێ دوو خولەکە بێ مارک ئایشۆرن کۆنسوڵی گشتی ئەڵمانیا لە هەرێمی کوردستان گەشتە شاری سلێمانی و لە نووسنگەی پەرلەمان لە سلێمانی ئێستا لە کۆبوونەوەدان لەگەڵ سەرۆکی پەرلەمان بەشێک لەو ڕاوێژکارانەی سەرۆکی پەرلەمان ئێستا کۆبوونەوەکە دەستی پێکردووە کە کۆنسوڵی گشتی ئەڵمانیا لە هەرێمی کوردستان دیارەم کۆبوونەوەتە و سەردانانە پەیوەندی بە بارودۆخە سیاسی ئێستای هەرێمی کوردستانەوە هەیە لەبەرەوەی پێشترم کۆنسوڵانە کە سەرۆکی پەرلەمانیان دەبینی لە سلێمانی نەیانەبینی لە هەولێری پایتەختیان بینی بەل لەبەرەوەی سەرۆکی پەرلەمان لە هەولێر لە سلێمانیە کۆنسوڵی گشتی ئەڵمانیا هاتوو بۆ ئێرە بۆ لای یەکەمین جارە لە دوای 12 مانگەوە لە دوای ڕێگریکردنەکە لە سەرۆکی پەرلەمان کۆنسوڵێک بە فەرمی بێتە نووسنگی سلێمانی پەرلەمانی کوردستان وەگوتم ئەم سەردانی کۆنسوڵی گشتی ئەڵمانیا پەیوەندی بە بارودۆخە سیاسیەکەوە پەیوەندی بە تەدەخولی وڵاتانی دەرەوە هەیە دەیانەوێت کێشەناخۆیەکانی هەرێم تەئسیری نەبێت لەسەر دەرەوە تەئسیری نەبێت لەسەر شەڕی داعش چونکە کۆنسوڵی گشتی ئەڵمانیا دوێنێش لەگەڵ نێچیروان بارزانی سەرۆکی حکومەتا کۆبووەتەوە ئەم کۆبوونەوەتانە بەپێی زانەرەکانی ئێمە کە لەگەڵ ڕاوێژکارەکان قسەمان کردووە پەیوەندی بە بارودۆخە سیاسی ئێستا هەرێمی کوردستانەوە هەیە پەیوەندی بە ڕێگریەکان لە سەرۆکی پەرلەمان هەیە بۆ هەولێر و وەزیرەکانی گۆڕان و پەیوەندی بە نێوان ئەو ململانە سیاسی لایەنە سیاسیەکانەوە کە نایەنەوێت کاریگەری هەبێت لە هەرێمی کوردستان چونکە ئەم کۆنسوڵانی کە لێرن هەمووان لە هەولێرن و کۆمپانیان هەیە و پەیوەندیی توندوتۆڵیان لەگەڵ هەرێمی کوردستانە هەیە نایەنێن پەیوەندیانە ئاڵۆز ببێت چونکە ئەگەر بارودۆخەکەی ناو هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان نەئارام بێ بۆ ئەوانش کێشە دروستەکە بۆ ئەوان هاتوون تەدەخولەکەن بۆ ئەوەی کێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستان زیاتر نەبێ هەوڵی چارەسەکردنی دەدەن ئێمە هەوڵ دەدەین دوای کۆبوونەوەکەی کۆنسوڵی گشتی ئەڵمانیا لەگەڵ سەرۆکی پەرلەمان زانیاری زیاتر و بگرین و باسی ناوەڕۆژی کۆبوونەوەکە بە شێوەیەکی فراوانتر بکەین. هێمن کۆبوونەوەکەی یاخود سەردانەکەی کۆنسوڵی ئەڵمانیا تەنها لەگەڵ سەرۆکی پەرلەمان دەبێت یاخود تەنها لەگەڵ سەرۆکی پەرلەمانە؟ بەپێی زانەرەکانی ئێمە کە من دوێنێ ئێمە بزانیوە کە لەگەڵ سەرۆکی حکومەتا کۆبێتەوە و دوابەدوای ئەوەش بڕیاری داوە لەگەڵ سەرۆکی پەرلەمان دکتۆر یوسف محەممەد کۆبێتەوە کۆبنەوەکەش لەسەر داوای کۆنسوڵی گشتی ئەڵمانیا بووە نەک سەرۆکی پەرلەمان داوای لێ بکات سەردانی بکات ئەو خۆی داوای کردووە کە سەردانی سەرۆکی پەرلەمان دەکات دیارە پەیوەندی بەوەشەوە هەیە کە ئەم کۆنسوڵە تازە دەست بەکار بۆ کۆنسوڵێکی نوێیە مارک ئایشۆرن دەیەوێت ڕۆڵی هەبێت لە چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان ئەو کێشانەی کە ئێستا دروست بووە. بەڵێ هێمن مەحموود پەیامێرمان لە سلێمانی لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانە.